گرتیت دیت کە پۆلی 12 بم ئەسا بە دڵخۆشی توانیمان پۆلی 12 ڕێدەین بە دەرەجێکی بەرز سپاسی دایک و باوکم دەکەم کە ئەوستا لەگەڵ من خەمیان خواردە لەگەڵ منیش دڵخۆش بووم خۆیان لە خۆشیەکانی خۆیان ناگەر سپاس ستایفی کلێڤەریش دەکەم و وا لەگەڵ ستایفی کلێڤەریش دەمێنمەوە چکەوان باشترین بوون بۆ من. ئەمە بنەماڕەشین مارمان لە مفتیە چەند تەڵەبێکمان لە کلێڤەریە هەموومان لە کلێڤەرینە قوتابیەکان هەمیان مەسەلەن برێن سیڤەر و سەهەند و سوهەیبمان الحەمدوللا لە تۆب ئەسنان دامەزرا سەهەندیشمان محەدەری نۆهەت بووە حەزمان لێ دانیشتەوە ئینشاءڵڵا و سار حەزمان لێ مستەوای بەرزتر بی ئینشاءڵڵا سیڤەریشمان ئینشاءڵڵا و سار دەبێتە سەفی 6 ئینشاءڵڵا مستەوایەکی باشی دەبی ئەویش و ئەلەند و نیانیشمان هەلەوەیە ئینشاءڵڵا ڕەچاوی باشیان لێ دەکەین مامۆستایەکانی کلێڤەری الحەمدوللا مامۆستای باشن مستەوای باشیان هەیە قوتابی باش پێ ڕادەکەین ئەمە زۆر لێیان ڕازینە ئینشاءڵڵا سەرکەوتوو دەبن و